سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 8. وەزعی شار زۆر ئاڵۆز بوو بە پەلا ئەنجومەنی کاتی شۆڕش پێکات. قەراروا بوو لە هەر ڕێکخراوێکی سیاسی 2 کەس ببێتە ئەندامی شۆراکە. سدیقی کەمانگەر کە لە کۆبوونەوەکەدا بەشدار بوو کتبووی من و شعیبی زەکەریایی وەک نوێنەری کۆمەڵە بەشدار دەبین. سدیق شۆڕشگەڕێکی کارامە و لێهاتوو بوو، بەڵام بەهۆی ناکۆکی ناو کادرەکانی کۆمەڵە لە دەرەوەی زیندان لەو کاتەدا پەیوەندیان لەگەڵ ئەو لاواز بوو. دوای پێکاتنی ئەنجومەنەکە کاک سدیق بە کاک فواد کە ئەو دەم لە سنەبوو دەڵێ بەبێ پرسوڕا وەک نوێنەری کۆمەڵا بوومەتە ئەندامی ئەنجومەنی کاتی شۆڕش. کاک فواد زۆر سپاسی دەکا بۆ ئەو هەنگاوە بەجێیەی. وەختێک کە دەستەی نوێنەرایەتی حکوومەت بۆ وتوێژ هاتنە سنە، کاک فواد بە ساعیدی وەتەندووس دەڵێ سدیق نوێنەری ئێمەیە، دەبێت بیپارێزین و تەناو کۆبوونەوەکە لەگەڵ نوێنەرانی دەوڵەت لە دانیشگای ڕازی لەگەڵی بچین و ئاگامان لێ بێت. وەزعی سنە ئاڵۆز بوو. دەستەی نوێنەرایەتی حکوومەت کە بریتی بوون لە ئایەتۆڵڵا تاڵەقانی، ڕەفسەنجانی، ئایەتۆڵڵا بەهەشتی بەنی سەدر و هەروەها وەزیری ناوخۆی دەوڵەتی کاتی سەدرێ حاج سەیید جەوادی هاتنە سنە و ناچار بوون نوێنەرانی گەلی کورد بەڕەسمی بناسن و وتوێژیان لەگەڵ بکەن. خەڵکی کوردستان لەو ململانەیەدا دەستکەوتی باشیان بوو. ئەنجومەن یان شۆرای شار پێکات. ڕژیم ناچار بوو شۆرای هەڵبژاردەی خەڵکی سنە بەڕەسمی بناسێ. بەڕێز یوسفی ئەردەڵان ئەندام و بەرپرسی شۆراکە بوو. شۆرای شار و بەتایبەت کاک یۆسف دەورێکی باشیان لە چارەسەری کێشەکانی شاردا هەبوو. لە کاتی وتوێژ لەگەڵ نوێنەرانی حکوومەت فڕۆکەی جەنگی بەسەر شاردا دەگەڕێ و بۆ هەڕەشە لە خەڵک دیواری دەنگ دەشکێنێت. چەند ڕۆژ دوای نەورۆزی خوێناوی سنە لە تورکەمەن سەحرا لە باکووری ئێران، پاسدارانی حکوومەت هێرشیان کردە سەر خەڵکی بێدفاع و شەڕ لەوێژ دەستی پێکرد. جەمعیەتی دفاع لە ئازادی و ئینقلاب لە سنە توانی کاروانێک لە تیمێکی پزیشکی لەگەڵ ژمارەیەک لە تێکۆشەرانی خۆبەخش بۆ یارمەتیدانی خەڵکی تورکەمەن ڕێک بخات. جەمعیەتی ناوبراو لە کەسانی سیاسی چەپ و ئازادی خواست پێکات بوو. ئەوان دڵسۆزی خەڵکی هەژار بوون و چەوساوەکانی هەموو شوێنەکانی ئێرانیان بە هاوچارە نووس دەزانی. بەداخەوە ئەو کاروانە نەگەیشتە جێ. لە نێوان بیجار و زەنجاندا مینوبوسەکەیان لەسەر پردی زەردەکەمەر دەکەوێتە خوارێ و 9 کەسیان گیانیان بەخت کرد و 7 کەسیان بە سەختی بریندار دەبن. ئەو 9 ئازیزە بریتی بوون لە فەریدە و جەمیل زەکەریایی، دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان، گوڵڕێز قوبادی، فایزە قوتبی، ڕەئوف کەمانگەر، دکتۆر ئەسعەدی وەزیری، ئیسماعیلی عەلی پەناو، جەمیل سەجادی. قەرار بوو لە ڕێوڕەسمێکی سادەدا زەماوەندی تاهیری برام بەڕێوە بچێت. لە سنەوە تەلێفۆنیان کرد کە خۆشکی زاوا بێت بە شوێن بووکدا و منیان نرد. لەگەڵ دایکم و چەند کەس لە خزمان ڕێکەوتین و گەیشتینە ناو شار. دیار بوو کە وەزعەکە نەئاسایی بوو، نەمان دەزانی چ قەوماوە. لە خیابانی فردەوسی تاهیری براماندی، کوتیەوە بۆ هاتوون. سەرمان سوورما بوو، زەماوەندی خۆیەتی و دەڵێ بۆ هاتوون. کوتی بۆ نەتانزانیوە جەمیل و فەریدە گیانیان لەدەستداوە. ئەوەندە خەبەرەکە ناخۆش بوو، وام هاوار کرد کە لە چاوتروکانێکدا هێندە خەڵک لە دەوری ماشینەکەمان کۆبوونەوە کە ڕێگا نەبوو بڕۆین. گەیشتینە ماڵی ئاغای مەلکولکەلامی. بووک مێهری خانم بێحاڵ کەوتبوو، خەریک بوون دەوا و قەترەیان پێدەدا. برای براژنم حەمید هاوڕێی زۆر نزیکی دکتۆر لوتفوڵڵا نژادیان بوو. بە بیستنی خەبەرەکە مێهری تووشی دڵە خورپە ببوو، دەگریا و بە کەس ئارام نەدەبووەوە.
چوومە لای نەسرین خوشکی فەریدە، هەموو پەشۆکا بوون و هیچ کەس خۆی پێڕان نەدەگیرە. زۆرێک لەو کەسانی واگیانیان بەخت کردبوو هاوڕێی زۆر نزیکم بوون. نەمدەزانی غەم بۆ کامیان بخۆم، کاک جەمیل یا گۆڵڕێز، فایزە یا دکتۆر فەتحوڵڵا، هەموو کوردستان لە غەم و ماتەمدا بوو. ئەم ڕووداوە دڵتەزێنە هاوکات بوو لەگەڵ ڕێفراندۆمی حکوومەت بۆ دامەزراندنی جومهوری ئیسلامی. ڕۆژی ناشتنی ئەو نۆ ئازیزە بوو بە ڕێپێوانێکی 100,000 کەسی لە سنە کە لەوێ دروشمی نا بۆ حکوومەتی ئیسلامی دەدرا. قامەتی وەک کێوڕاوەستاوی حەبابە خانمی کەمانگەر کە ڕەوفی برای لەدەستدا بوو لە پێشەوەی خۆپیشاندانەکە بە دەنگی بەرز هاواری دەکرد نا بۆ حکوومەتی ئیسلامی قەت لەبیر ناکەم. لە ڕێفراندۆمەکەدا زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان یەکدەنگ و بەبێ دوودڵی بە جومهوری ئیسلامیان کوت نا. من ماوەیەک لە سنا لە لای هاوڕێکانم نەسرین و فەهیمە و گۆڵڕۆخ مامەوە. دوای مەراسمی سەرخۆشی بنەماڵەکانیان پێکەوە دەچوین بۆ شورای ژنانی سنە. ژمارێکی زۆر لە ژنانی سنە خەریکی دامەزراندنی شورای ژنان بوون. باس و دیالۆگ لەسەر چیکردن و چۆن کارکردن زۆر بوو کە هێندێک فەرقی هەبوو لەگەڵ کارەکانی ئێمە لە مەریوان. ئێمە زووتر دەستمان کرد بە کار لە ناو ژنانی زەحمەتکێشدا و باس و لێکۆڵینەوەیەکی ئەو تۆی پێویست نەبوو. فەریدە و نەسرینی زەکەریایی لە ئاوایی نژماری مەریوان مامۆستا بوون. نەسرین کە بەجارێک جەمیل و فەریدەی لەدەستدا بوو زۆر ناڕەحەت و پەرێشان بوو. ئێمە هاوڕێکانی پێکەوە بڕیارماندا کە نەسرین بە تەنیا نەبێت. بۆ ماوەیەک من چوومە نژمار و لای ئەو بووم و دواتر پەروینی نەودینیان بوو بە مامۆستا و چووە نژمار لە لای نەسرین. یەکێتی جووتیاران. لە مەریوان هەل لە کۆنەوە لە چەند ئاوایی کێشە لە نێوان جووتیاران و ئاغاکاندا هەبوو. لە سەروبەندی ڕاپەڕیندا ئاغاکان لە مەریوان پێش هەموو دەستە و تاقمێکی تر وە خۆکەوتن و هێزی چەکداریان پێکێنا. جووتیاران دەیانزانی ململانەیەکی سەختیان لە پێشە، هەر بۆیە ئەوانیش فرەز و کەوتنە بیری خۆڕێکخستن و لە 3 مانگی ڕەشەمەی 1357 تاوی واتە 22/2979 زاینی ڕێکخراوەی خۆیان بە ناوی یەکێتی جووتیارانی مەریوان پێکێنا. یەکێتی جووتیاران ڕێکخراوەیەکی چالاک بوو. یەکەمین خۆپیشاندان دژ بە سیاسەتەکانی خۆمەینی ئەوان ڕێکیان خست. کاتێکیش ڕژیم لە ناوچەی سۆما و برادۆس لە باکووری ڕۆژهەڵاتی کوردستان هێرشی هێنایە سەر جووتیاران، یەکێتی جووتیارانی مەریوان خۆپیشاندانی کرد و یارمەتیان کۆکردەوە و کاروانێکیان خستە ڕێ بۆ گەیاندنی یارمەتی بە جووتیارانی سۆما و برادۆس. جەماعەتی مەکتەبی قورئان ڕێگایان لێگرتن و چەند کەسیان گرت. لەوە بەدووە ئەندامێکی بەتەمەنی جووتیاران ناسراو بە ئەحمەد گوڵە لە داخی ئەحمەدی موفتیزادە ناوی خۆی گۆڕی و کردی بە لالە حەمە. لەو وێنە و پۆستەرانەی سەبارەت بە خەباتی یەکێتی جووتیارانی مەریوان بڵاو دەکرانەوە، وێنەیەکی لالە حەمەکە مشکیەکی بەسەر و چەکێکی بەشانەوە بوو زۆر ناوبانگی دەرکرد و لە زۆربەی شارەکانی ئێران بڵاو کرایەوە و تەنانەت لە تاران لە گەلێک شوێن لە کۆبوونەوەکاندا وەک هێمای خەباتی جووتیاران بەرز دەکرایەوە. جووتیاران بۆ خۆپاراستن لە بەرامبەر دەستدرێژی مەڵکدار و ئاغاکان لە هەر دێیەک چەند چەکیان هەبوو. ئاغاکان دەچوونە ئەو ئاواییانە و ئەو جووتیارانەیان چەک دەکرد. لە دوای ئەوە بوو کە بڕیار درا دەستەی چەکداری جووتیاران بچنە دەرەوە و بە ئاواییەکاندا بگەڕێن. لە مانگی جۆزەرداندا جووتیاران بڕیاریاندا دەستەی چەکدار ساس بکەن و بۆ کار و تێکۆشانی سیاسی بە چەکەوە دەرکەون. کاک فواد لە یەکەمین پێشمەرگەکانی یەکێتی جووتیاران بوو. یەکەمین دەستە پێشمەرگە 12 کەس بوون کە 3 برای منی تێدا بوو: کاک فواد، ئەمین و ماجید. هەروەها بەڕێزان تاهیری خالیدی، حەسەن شەعبانی، عیزەت دارابی، عەبەی کۆنەپۆشی ناسراو بە عەبەی شێخ عەزیز، محەممەد مورادی ئەمینی، نەسرۆڵڵا کۆڵانی، عەبدوڵڵای مەنوچێهری شوانە، عوسمانی ڕەوشەن تودە و حەبیب داسێران.
لە سەرەتای پێکهاتنی ئەم دەستە پێشمەرگەیەدا کاک فواد نامەیەکی بۆ کۆمیتەی ناوەندی کۆمەڵە نووسی. نامەکە حشمەت دەیباتە سنە بۆ کاک شایب. دەقی نامەکەی کاک فواد بۆ کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. هاوڕێیانی تێکۆشەر و کۆڵنەدەرم، سڵاوێکی شۆڕشگێڕانەتان پێشکەش. ئێمە شەوی یەکەم کە ڕێکەوتین تەنیا 3 جوتیارمان لەگەڵ بوون. ئەو شەوە تا ئێوارەی ڕۆژی دواتر ڕێڕۆیشتین. بۆ هەمومان بەتایبەت بۆ ڕووناکبیرەکان زۆر سەخت بوو. ڕێگاکە زۆرتری سەرە و ژووری و سەخت بوو. نەخەوتن، توونیەتی و ماندوویەتی زۆری بۆ هێنابووین. کەمبوونی جوتیارەکانیش ببووە هۆی دڵساردی هێندێک. بەڵام یەکەم تاقیکردنەوەی بۆ ئێمە ئەوە بوو کە لە ناو شاردا قسەی پێشمەرگانە خۆشە، بەڵام ژیان و یاسای پێشمەرگایەتی ئاسان نییە. شەویش زۆر سارد بوو. شنەبای کوێستانی کوردەواری لە جەرگەی شەوەزەنگی چڕە دوودڵی و نەتوانینی فەلاقە دەکرد. لە نیوەشەوە 2 شێرە کوڕی جوتیار تاریکی شەوەزەنگیان بە بەرقی تیژی چاوی گەشیان دادڕی و هاتنە ڕیزمانەوە و گەشەمان پێکرد. 6 شەو بەو چەشنە بە دزیەوە ڕێگامان بۆ بڕی و بە ڕۆژە ڕێڕۆیشتین بە کۆڵ و چەک و فیشەک و سەرە و ژوور و سەرە و خوار وردە وردە ڕاهاتین. لەم ماوەیەدا تەنیا هاوڕێیانی ناوشار و برایانی جوتیاری ئەو دێیە کە کردبوومان بە بنکە دەهاتن بۆ لامان. بەڕاستی جوتیارەکان هۆی دڵگەرمی ئێمە بوون و هانیان دەداین و دەیان کوت ئامان 100 ئامان سارد نەبنەوە، غەیرەتتان هەبێت، مەترسن، شەو قەڵای مێردانە. ئەوان بە جوانی ئێمەیان دەپاراست. هەر نەناسیاوێ ڕووی بکردایەتە و کوێستانە دەکەوتنە شوێنی. تەنانەت برادێکی خۆمانیان گرتبوو لەم ناوچەیە دەریان کردبوو. 3 جوتیاری تریش هاتن بۆ لامان و بووین بە 17 کەس. هاوڕێیانی ناوشاریش کۆبوونەوەیەکی گەورەی یەکێتی جوتیارانیان پێکێنا. زۆربەی خەڵکەکە لە قسەدا لایەنگری هاتنە دەرەوە بوون. ئێمە لە شەوی 8 1358 کەوتینە جەولا. هەتا ئێستا 2 دێ چووین. زۆر بە گەرمی ڕێزیان گرتوین. 2 جوتیاری تریش هاتوونەتە ڕیزمانەوە. لە چەند جێی تریش بەڵێنیان داوە پێمان پەیوەست بن. هیوامان ئەوەیە زۆرتر ببین. ئەو جوتیارانەی لەگەڵمانن زۆر وریا و باشن. بەڕاستی ئەوان زۆرتر ئێمە هان دەدەن. ڕیشسپیەک لەگەڵمانە زۆر وریا و زانایە. کەموکوڕی سیاسی و سەربازیمان زۆرە، بەڵام پلە بە پلە باشتر دەبین. کۆبوونەوەکانمان باشن. ڕخنە لە چەوتی و نالەباریەکانمان دەگرین. پێشمەرگەمان لە ڕۆژە لە موچە و مەزرا لەگەڵ جوتیارەکان کار دەکەن و شەویش لە ماڵان و لە مزگەوت لەگەڵ خەڵکی کۆ دەبینەوە و وتوێژ دەکەین. ئێمە بڕوامان ئەوەیە کارێکی باشمان دەست پێ کردووە. لە ناو خۆماندا کادری ڕووناکبیر و جوتیار پەروەردە دەبێت و لە ناو خەڵکدا کاری سیاسی و ڕێکخستن دەکەین. بەرنامەی سەربازی ئێمە جارێ بە بۆنەی بیر و ڕای جوتیارەکانەوە دفاعیە. بەرنامەی ئێمە درێژەدان بە جەولەیە و بڕیار وایە تا دوژمن پەلاماری جوتیار نەدات ئێمە هێرش نەکەین. دەنگ و باسی خۆتان و هەموو جێیە زۆر زۆر پێویستە. هاوڕێتان فواد 9 سێ 1358. یەکێتی ژنانی مەریوان. لە مەریوان تەنانەت لە دەورانی زەبروزەنگی ساواکیشدا ژنان لە جوڵانەوەکاندا دەوریان هەبوو. لە خەباتی جوتیاراندا ژنان دەوری زۆر باشیان بوو.
پاییزی ساڵی 1356 هەتاوی واتە 1970 زاینی خوێندکارانی مەریوان بەرامبەر بەوەی کە بە زۆر دەبرانە ڕێوڕەسمی ڕۆژی لەدایکبوونی کوڕیشە ناڕەزایەتیان دەربڕی. چەند کەس لە خوێندکاران و لەوانە 3 کچ کە یەکێکیان دەلیلەی ڕستەمی بوو بۆ ماوەی 5 ڕۆژ دەست بەسەر کرابوون و لە زیندانی شارەبانیدا بوون. ساڵی دواتر من لە یەکەمین کۆبوونەوەی مامۆستایاندا بەشدار بووم. پێش ڕووخانیشە جامەعەیە معلمانی مەریوان دروست بوو کە دەستەی بەڕێوەبەرایەتیەکەی لە مامۆستایانی ناوشار هەڵبژێردران و شەهین مەسناوی یەکێک لەوانە بوو. بەشێکی بەرچاو لە ژنانی چالاک و هەڵسوڕا و فشاری بنەماڵەشیان لەسەر بوو. لەناو ژناندا هاوڕێمان هەبوون کە لەسەر بەشداریکردنیان لە چالاکیەکدا ئەزیەت دەکران. هەر ئەو بنەماڵانە کە کوڕەکەشیان هەڵسوڕاوی سیاسی بوو کاتێک دەهاتەوە ماڵێ دەبوو خوشکەکەی خزمەتی بکە. من زۆر جار بۆ دڵنیاکردنەوەی هەندێک لە خانەوادەکان دەبوو بچم و ئیجازە لە دایکیان وەربگرم و بڵێم کە کچەکەیان لەگەڵ من دەبێت و دەچینە فڵانە شوێن. کاک فواد لە 17 ڕەشەمەی ساڵی 1357 هەتاوی واتە 1979 زاینی وتارێکی سەبارەت بەم ڕۆژە و دەوری ژنان لە کۆمەڵگادا نووسی بوو دابووی بە ناهیدی محەممەدی تا لە جامەعەی معلمان بخوێندرێتەوە. لەو بارودۆخەدا ئێمەش کۆمەڵێک لە ژنانی مەریوان بەوە گەیشتین کە بۆ کاری زیاتر و شێلگیر لە ناو ژنان بەگشتی و ژنانی زەحمەتکێش بە تایبەتی دەبێ ڕێکخراوەیەکی سربەخۆ پێکبێنین. بەبێ ڕێکخراوەیەکی ئەوتۆ نەمان دەتوانی کاریگەریمان لەسەر ژنانی زەحمەتکێشی شارودێ هەبێت. بینایەکی دەوڵەتیمان لە بلواری بیمارستان داگیر کرد و کردمان بە بنکەی خۆمان بە ناوی ئتحادیە زەنانێ مەریوان واتە یەکێتی ژنانی مەریوان. لە دامەزراندن و چالاکیەکانی ڕێکخراوەیی ژنانی مەریواندا دەیان کەس بەشدار بوون. دەوری سەرەکی بە ئێمە ژنانی کۆمەڵە بوو. بەداخەوە بەهۆی تێپەڕبوونی ساڵانێکی زۆر ناوی هەمویانم لەبیر نەماوە. بەم بۆنەوە داوای لێبوردنیان لێ دەکەم. زۆر کەسیش لەوانەی وە کە ناویانم لەبیرە لە کوردستان دەژین و لە ناوبردنیان خۆ دەپارێزم. هێندێک لەوانە بریتی بوون لەم کەسانە: تەلعات، معسومە و بێهجەت خالیدی، فاتمە و ناهیدی محەممەدی، دەلیلە ڕستەمی، چنوور خۆشنەواز، شەمسی و نەسرینی سولەیمانی، شەرافەت و فەراسەتی قاسم نژاد، چیمەن دارابی، ئامینە ڕەوشەن تودە و مهری گودازگەر. بەشێک لەم کچە تێکۆشەرانە خوێندکار بوون و هەم لە کار و چالاکی خوێندکاراندا و هەم لە یەکێتی ژناندا هەڵسوڕاو بوون. هەموو هاوڕێیان زۆریان یارمەتی داین، بەڵام ماندووبوونی جەلالی نەسیمی و غوڵام قاسم نژاد زۆر بەرچاو بوو. یەکێتی ژنانی مەریوان ڕێکخراوەیەکی دموکراتیک بوو، کەسانی بە بیر و ڕای سیاسی جیاوازەوە تێدا بەشدار بوون. لەوانە ژنانی لایەنگری کۆمەڵە، پیشگامی سەر بە چریکە فیداییەکان، پەیکار و ڕێکخراوەی تر و هەروەها ژمارەیەکیش لە ژنانی سربەخۆ. یەکێتی ژنان لە کۆبوونەوەی گشتی خۆیدا دەستەی بەڕێوەبەری هەڵبژار کە بریتی بوون لە تەلعەتی خالیدی، ناهیدی محەممەدی و من. هەروەها ئایننامەیەکیش بۆ چۆنیەتی کارکردن پەسەند کرا. یەکێتی ژنان چەند دەورەی سەرەتایی بەکارهێنانی چەک و تەقەمەنی بۆ ئەندامان دانا. بۆ ئەم کارە یەکێتی جوتیاران یارمەتیان دەداین کە جۆرەکانی چەک بناسین و شێوەی کردنەوە و بەستنەوە و بەکارهێنانیان فێر بین. ساڵحی سەرداری بەرپرسی ڕاهێنانەکە بوو. بۆ فێربوونی یارمەتیە سەرەتاییە پزیشکیەکان وەک دەرزی لێدان و برینبەستن دەورە دانرا و فاتمەی محەممەدی کە خۆی کارمەندێکی بە ئەزموونی نەخۆشخانی مەریوان بوو ئەو دەورەیەی بەڕێوە دەبرد. بۆ ئەو ئەندامانەی نەخوێندەوار یان کەم خوێندەوار بوون دەورەی فێرکردنی خوێندنەوە و نووسیندانرا کە مهری گودازگەر، فەراسەت و شەرافەتی قاسم نژاد بەڕێوەیان دەبرد. هەروەها
دەورەی بەرگدرون و چنین بۆ هێندێک کەس دانرا. مانگانە کۆبوونەوەی گشتی دەگیرا و لەوێ کاروباری خۆمان هەڵدەسەنگاند و بەرنامەی کاری داهاتووشمان دادەڕشت. بوارێکی گرنگی کاری ژنان ئەوە بوو کە یارمەتی کۆمەڵایەتی و خزمەتگوزاری بۆ ژنان و منداڵان دابین بکە. یەکێتی ژنان ناسراو بوو، ئەو سەردەمەی واشار ئازاد بوو، خەڵکی فەقیر و هەژار بۆ چارەسەری زۆرێک لە گرفتەکانیان ڕوویان لە ئێمە دەکرد. ڕێکخراوەکانی دیکەی مەریبان و ئیدارە دەوڵەتیەکانیش هاوکاریان دەکردین. هێندێک لە کارەکان و خزمەتگوزاریەکانی ژنان ئەمانە بوون: ناونووسکردنی منداڵانی ساوا بۆ بیمە و چاوەدێری پزیشکی و بۆ ئەوەی شیری مانگانەیان بدرێتێ، کوتانی منداڵان بە واکسین بۆ بربەرەکانەی هێندێک نەخۆشی، دابینکردنی ئیمکانی چارەسەری ئەو نەخۆشانەی وا بەهۆی دەستەنگیەوە نەیان دەتوانی بچنە لای دوکتور، ژمارێک لەو نەخۆشانە لە نەخۆشخانەی مەریوان بەرگیران و ژمارێکی تریان ناردرانە شارەکانی سنە و تاران و تەورێز. کەسانی خۆبەخش نەخۆشەکانیان دەگەیاندە نەخۆشخانە و بۆ شارەکانی تر لەگەڵیان دەچوون. شناسنامە وەرگرتن بۆ منداڵان. هێندێک منداڵ شناسنامەیان نەبوو، ئەوەش ببووە هۆی ئەوەی کە لە خزمەتگوزاری پزیشکی بێبەش بن. ژمارەیەک پزیشک هەفتەی چەند جار دەچوونە ئاواییەکان و بەکاری خۆبەخشانە خزمەتیان دەکرد. لە دەی گاگل بنەماڵەیەک دوو منداڵیان بوو کە هەردووکیان حاڵیان زۆر خراپ بوو. ئەو دوو منداڵەمان نارد بۆ تاران. ئەوەی لە بیرم بێت غوڵامی قاسم نژاد بردنی. لەوێ دکتۆر تەشخیصیدا نەخۆشی هێمۆفیلیان هەیە. تا مەجالمان بوو پێداویستیەکانی ئەو دوو منداڵەمان دابین دەکرد. چەند دکتۆر زۆر یارمەتی ڕێکخراوەکەی ئێمەیان کرد کە لێرە بۆ پاراستنیان ناویان ناهێنم، بەڵام سپاس و پێزانینم هەیە بۆ هەمویان. هەروەها لە گەڕەکە فەقیرەکانی مەریوان دەورەی خوێندن و نووسینمان بۆ ژنان دانا. یەکێتی ژنان لە دوو شوێن زۆر زیاتر کاری دەکرد: گەڕەکە هەژار نشینەکانی مەریوان و ئاواییەکانی دەوروبەر. بەشێک لە کاری ژنان سەردانی خەڵکی ئاواییەکان بوو. ئێمە لەگەڵ تیمی پزیشکی لە زۆر ئاوایی جەولەمان دەکرد، بۆ وێنە دەچووینە سێف ژوورو، سێف خوارو، چۆڕ، نەنە، داسێران، گاگل، کانیمیران، یەنگیجە، بەردەڕەشە، پیرسەفا، ولەژێر، مرگ، شارانی، سەڵەسی ژوورو، سەڵەسی خوارو. هاوفکری و ڕێنوێنی کاک فواد و حسێنی پیرخزرانیان زۆر یارمەتی دەرمان بوو. برای ئازیز و گیانبەخت کردووم ماجید یەکێتی ژنانی مەریوانی بە هاوکلاسەکانی لە زانکۆی پزیشکی کرماشان ناساند. ئەوانیش هەم لە باری ماڵی و هەم بە دەوا و دەرمان زۆر یارمەتیان داین. ڕۆژی هەڤدەی ڕەشەمەی 1357 هەتاوی واتە 8 سێی 1970 زاینی ژنانێکی زۆرتر لە کۆبوونەوەکەی جەمعیەتی معلمان بەشداریان کرد. کاری بۆ کرابوو کە ئەم ڕۆژە تایبەتە بۆ ژنان و سەبارەت بەوان قسە دەکرێت. هەر لەو مانگەدا کاتێک خومەینی فەرمانی حیجابی ئیجباری بۆ ژنان دەرکرد، ئێمە دژ بەو فەرمانەی خومەینی خۆپیشاندانمان کرد و هەموو گروپە سیاسیەکان بەرگریان کرد. بەڵام مەکتەبی قورئان دفاعی لە ڕژیم دەکرد و تەقەیان لە خۆپیشاندانەکەی ئێمە کرد. ژنێکی زەحمەتکێش بە ناوی ئامینە لە ناو خۆپیشاندانەکە بە دەمانچەی خۆی تەقەی هەوایی کرد و وەڵامی داوە بەو کردەوە دزێوەی ئەوان. ئەو چەند مانگە کە کوردستان ئازاد بوو هەموو شتەکان زۆر بە خێرایی دەچوونە پێش و ڕووداوی یەک لە دوای یەک زۆر بوون. بەهاری 1358 هەتاوی واتە 1970 زاینی قیادە موقت بە پشتیوانی ڕژیمی ئیسلامی و مەکتەبی قورئان شاری مەریوانیان گەمارۆدا. جەو و فەزای شار زۆر ئاڵۆز بوو. ترس و نیگەرانی هەموو شاری داگرت بوو. هەڵسوڕاوانی سیاسی هەمویان چبوونە ناو سەنگەر. یەکێتی ژنان دەور و نەقشی سەرەکی گێڕا بۆ ئەوەی کارەسات ڕوونەدا. خێرا بەو وەزعە ئاڵۆزان ناڕەزایەتیمان دەربڕی و بە خۆپیشاندان چووینە بینایی دادگستەری و لەوێ مانمان گرت.
داوای چاوپێککەوتنمان لەگەڵ فەرماندەی پادگان و بەڕێوەبەری دادگستەری کرد. هەردووکیان هاتن و لەگەڵیان گفتوگۆمان کرد. گوێبیسی داخوازیەکانی ئێمە بوون کە لابردنی گەمارۆ لەسەر شار بوو. ژنان لە هەموو ئەکسیۆنەکاندا فەعال بوون. بۆ وێنە یارمەتیدەر بوون بۆ هاوخەباتی و پشتیوانی چالاکیەکانی شوێنەکانی تری کوردستان، وەک یارمەتی بۆ خەڵکی سنە لە نەورۆزی خوێناویدا، یارمەتی بۆ نەغەدە، سۆما و برادۆست، بەشداری لە ڕێوڕەسمی ڕێزگرتن لە گیانبەختکردوانی نۆی خاکەلێوەی سنە و زۆر شتیوە. یەکێتی ژنانی مەریوان بە تایبەت دەوری گرنگی گێڕا لە ناو ژنانی ناوچەکە بۆ دەنگنەدان بە ڕێفراندۆمی ڕژیم کە لە 12 خاکەلێوەی 1358 هەتاوی واتە 1/4/1979 زاینی بەڕێوەچوو. چوین بۆ هەموو گەڕەکەکانی شار و ماڵ بە ماڵ و دەرگا بە دەرگا لەگەڵ ژنان قسەمان دەکرد و بۆمان شی دەکردنەوە کە بۆچی دەبێ بڵێن نا بۆ جومهوری ئیسلامی. ژنێک بە من و هاوڕێکەمی کوت بە قوربان چۆن دەنگ بدەم بە خومینی، هەر ناوەکەی نەهامەتی دێنێت. یەکێتی ژنانی مەریوان لە ڕێوڕەسمێکی تایبەتیدا ڕێزیان گرت لە چالاکی و تێکۆشانی 3 کەس لە گیانبەختکردوانی کاروانەکەی تورکەمەن سەحرا. ئەو 3 کەسە فەریدە زەکەریایی، گوڵڕێز قوبادی و دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان هەرسێکیان لە مەریوان چالاک و هەڵسووڕاو بوون و لە خزمەتکردن بە خەڵکی ناوچەکە زەحمەتی زۆریان کێشا بوو، هەر بۆیە زۆر خۆشەویستی خەڵکی ناوچەکە بوون. لەو ڕێوڕەسمەدا قسە و باس کرا لەسەر بارودۆخی تورکەمەن سەحرا و هەروەها هێندێک باسی ئەو هاوڕێیانە کرا کە لە کاتی یارمەتیدان بەوان تووشی کارەساتی ڕێگا بوون و تێدا چوون. من لەسەر ژیان و خەباتی فەریدەی زەکەریایی قسەم کرد، ناهید محەممەدیش یادنامەی گوڵڕێزی خوێندەوە و هەروەها خانمێکی خەڵکی بێساران ژیاننامەی دکتۆر فەتحوڵڵای خوێندەوە کە ساڵانێکی زۆر لە بێساران، ئەوێ هەنگ و ئاواییەکانی تری ژاوەرۆ کاری پزیشکی کردبوو. هەڵسوڕانی ڕێکخراوەی ژنان لە مەریوان جێکەوتبوو، شوێن پەنجەی بە هەموو چالاکیەکەوە دیار بوو. لە هەموو کۆبوونەوە فەرمیەکاندا بۆ بڕیاردان لەسەر ئەکسیۆنەکان وەک خۆپیشاندانەکانی ناوشار بەشدار دەبوو.